ئامادەمە بمرم لە پێناو ئەوەی کەوا مافی فەقیران وەربگرم. بسم الله الرحمن الرحیم. هەبوو نەبوو کەس لە خوای گەورەتر نەبوو، کەس لە پێغەمبەرمان خۆشەویستتر نەبوو. خەستەخانەک هەبوو لە ناو شاری بوو، ناوی خەستەخانەی میهرەبانی بوو. 3 ساڵ و نیوە کرایتەوە کارەبایان نەدایتێ کارەبا. کەچی پێشەوەی خەستەخانەکەی بکە وەچی سیاجەکانیان کوتا گوتیان لەگەر کرانەوەی خەستەخانەی کارەبات دەدەینێ. کاکە ئەو خەستەخانەیە بە نەوعەکی کراوە کە هیچ خەستەخانێک لەو شاری هەولێرەی بەو شێوەی نەکرایتەوە. مەحافز هات، وەزیری تەندروستی هات، مدیر عامی ئیستیسماری هات، خەڵکی زۆر هات، چەپیان لێدا گوتیان دەست خۆش بی دکتۆر دیلێت. خوا خێرت بنووسی. لەو خەستەخانەی هەتاکو ئێستا کە زیاتر لە 1500 نەشتەرگەری بەخێری لێکرایە. یعنی خەر کاتینە گوتیان پارەمان نییە بەردی زەرداومان هەیە، مەش گوتمان لێدەن سەڵاواتی لێدەین. یەکەم خەستەخانە بوو نرخی عیادەی کردە سەڵاوات، شتی ئەوهالە نەبووە پێشتر. یەکەم کەسیش بووین گوتمانە خاوەن پشکەکان چێ مەمنون نیە لە شەراکەت بێ پارەکەی بدەین و ئیقالەماندانا، چونکە ئەمە گوتمان خزمەت خێر خۆشی ئامانجمانە. ئەوجا ئەلەو شارەی هەواڵی گەرم هەبوو دایانگوت هەر جێیەک کێشەک هەبیتن پێمان برێن ئەمە یەکسەر دەیگەینین. باشە ئەو هەواڵی گەرما لۆ لە بۆمە سارد بوویتەوە، لۆ جواب نادرێتەوە، لۆیەکە پێویستە لەسەر هەمووان برین میهرەبانی هی هەمووانە لۆ هەمووانە. خۆشبەخت ئەوەی بەشدارە لە میهرەبانی. ئەمنیش کۆتایی دەینم بەوەی دەرێم، ئەمنیش تەواو دەبم، خلاص دەبم. ئەوەی لۆم دەمینێتەوە تەنها ئەوەیە کەوا بە نەرمونیانی قسەکانمان دەگەینین، بەڵام ئەوەی گۆدیتی حەقڕەقە غەڵەتە. حەق نەرمە بەڵام جورئەت و غیرەتی دەوێت لە گۆتنی حەق. گەورەترین جیهادیش گۆتنی کلیمەی حەقها. و من قوتیلە دوونە مالیه فەهوە شەهید. ئەو پارەیە 100 میلیۆنەیە ئامانەتی گەردەنی من بووە، خەڵکی هەژار و فەقیر و خاوەن پشک پەیدامە. لۆیەکە ئامادەمە بمرم لە پێناو ئەوەی کەوا مافی فەقیران وەربگرم. ئەلەو خەستەخانەش 2975 یەتیمی فەقیر بیمەی تەندروستی هەیە کە لە ڕێگەی 12 ڕێکخراوی ناحکومی ناویان تۆمار کرا بەبێ جیاوازی لە ڕووی ڕەگەز ئاین بۆ چوونی سیاسی خزمەت دەکا و دڵنیاش بن بە هیچ کەسێکی میهرەبانی ناڕوخێ. کارەبامان بدەنێ و نەماندنێ ئەمە هەر سەر دەکەوین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.